لروجي قيامتا أو روجوا ببيت الشفاعة كار وتكاكار بو إيما تو بو تشبيهات نبي أروي بو دائريك أروي بو شوينيك أروي بو إيشيك دتوي بيكي أجر كسك يارمتي دا چند خوشة نك سر بريد بو كابت خاطر بيش خلقه ونعلم يعني إيشيك هيا يارمتي دا شتيكي قرصت بيه دو علاقي قرصت بيه أجر كسك علاقيك اللي بقري چند خوشة يارمتي دا كار آسانی نییە بۆ تۆ بارگرانی لەسەر تۆ لا ناچێ بێگومان بەڵێ پێت خۆشە کاتێ ئیشێک دەکەی کەسە یارمەتیت ئەدات لە ڕۆژی قیامەتیشا لە گەورەترین ناڕەحەتیەی ترس و خەوف تۆی داگرتووە ناڕەحەت خەمبار بێتاقەت زۆر دەترسی لەو ڕۆژەدا کاتێک دەزانی ئەو ڕۆژوەی کە لە دنیادا گرتت ئەو ناڕەحەتەی کە تووشت بوو لە دنیادا برسێتی توێنێتی چەشت لە پێناو خوادا کاتێک دەزانی لەولاوە ڕۆژوو دێ بۆ لای تۆ ئەو ڕۆژێک کە ئاگاد لە دایکت نییە ئاگاد لە باوکت نییە ئاگاد لە کوڕ و کچ و خوشک و برات نییە ئاگاد لە هیچ کەسێک نییە نەخێزان نەمێرد کاتێ دەزانی قورئانی پیرۆز لەگەڵ ڕۆژوە تۆیان لەبیرە چونکە تۆ لە دنیادا ئەهلی قورئان و ئەهلی ڕۆژووی خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثەکەی صحیح تەرغیبدا ڕۆژوو لەگەڵ قورئاندا لە ڕۆژی قیامەتا شەفاعەتەکەن تکا ئەکەن لای خوای گەورە ڕۆژوو دەڵێت ئەی پەروەردگار من لە دنیادا منعی خواردن و خواردنەوە و شەهەوات و ئارەزوەکانم کرد لە ئەم بەندەیە من منعم کرد لەبەر خاتری تۆ وازی لە خواردن و خواردنەوە و سەرجەیی هێنا وازی لە کۆمەڵشتی دنیایی هێنا لەبەر خاتری تۆ خوایە گیان بۆیە خوایە گیان بمکە تکاکار و شەفاعەتکار بۆی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوی شەفاعەتی بۆ دەکات شەفاعەتی ڕۆژوو ڕەتکردنەوەی نییە پێت خۆشە لە قیامەتا کەسێک بێت تکاو شەفاعەتت بۆ بکە دەی خوای گەورە دایناوە بۆت تکاو شەفاعەتکارێکی بۆ داناوە کە ڕۆژووە وەڵڵای ڕۆژێک دێ دڵخۆشت دەکا بە ئیزنی خوای گەورە ئەو کاتە دەزانی قەدری ڕەمەزانەکەت چەندێک گرنگ بوو ئەو کاتە دەزانی ئەڵێ خۆزگایە مانگی ڕەمەزان زۆر زیاتریش بووایە بەس ئێستاوا ناڵی دەزانم ئەو کاتە دەڵی